ئەم ماڵی کە ئەیبینیت ئەمە ماڵی مامۆستا محەممەدی ماملێ و کوڕە گەورەی کاک عەبدوڵڵا چاوەڕێمانە بازێن لەوێ مامۆستا عەزیز جەنابەت چۆنە من زۆر خۆشحاڵم چۆن مامۆستا عەبدوڵڵا حاڵە من زۆر خۆشحاڵم باش گیانەکەم زۆر سپاس تۆزێک تاخیر بووین گیانەکەم چۆنی گاگە چییە ئەم کاتەوە چۆن ئێزەکە قوربان ئەمە چیە گیان حاڵە باشی گیانەکەم زۆر سپاسانەکەم فەرموو فەرموو السلام عليكم تاجدار جان ساعتان باشا حال حالتان باشا باشن سلامو بيا خوا سپاسانەکەم ئەیزان ئێستا ئێمە لە ماڵی مامۆستا محەممەدی ماملەین ئەو ماڵەی کەوا تایە زیندگی کردووە و ئیتر هەموو ئەمانی کەوا لە بەرچاون هەر لە وێنەکان هەر لە ژوورەکان هەر لە دەرگا هەموو یادەوەرەکانی ئەو زاتی پێوەیە هەتا دانیشتوانی ناو ماڵەکە لە مناڵەکانی و لە خێزانەکەی ئێستا ئێمە لە خزمەتی کاک عەبدوڵڵا کوڕە گەورەکەیەتی لەگەڵ کاکەچیا کوڕە پسکۆلەکەیەتی من زۆر سپاسانەکەم بۆ میوانیارتان مامۆستا عەبدوڵڵا کاکەچیا ئەم کاتەوە باش ئیتر با لە زاری ئەوانەوە بەڕاستی یادەوەرەکانی خۆیان لە ماڵەیە بجێڕنەوە و تەنانەت پەیوەندی ئەوان بە باوشیانە و یادەوەرەکان لەگەڵ باوشیانە و ئیتر دیارە ماڵەکەش ئیتر ماڵی محەممەدی ماملێ وەکو شوناسێک یا وەکو مۆزەیەک هەر خۆی بۆ خۆی خاوەنی هەیبەت و مەکانەیەکی خۆی هەیە ئەو شەقامی لە تەنیشتیەوە بە کوچەی ماملێژ لەلایەن شارەوانی مەهاباتەوە ئەو ناوایان پێبەخشیوە ئیتر هەر شەقامەکەش بەڕاستی کە هیتە ئێرە ڕوحی مامۆستا ماملێ بەردەکەوێ سڵاو ئەم کاتان باش سڵاو کاکجان زۆر زۆر بەخێر بێن بەڕێستان و تەواوی ئەو برایانەی کە زەحمەتیان کێشاوە ترشفێنە ناوە بۆ ماڵە مامۆستا ماملێ ئەمە ڕادگەیەنین بۆ هەموو خۆشەویستان کە دەرکەی ماڵە مامۆستا ماملێ ئاوەڵەیە فقط بە ئێمە ئیشارەی بکەم بە تەلەفۆن دێن لە خزمەتیاندا دەبین بۆ دیتن و وانێکی وەک موزەیەک ئێمە چاودێری دەکەین هەر بە ماڵە میلەتی کوردی دەزانین ئەگەر مامۆستا ماملێ بووم بورە ئەگەر مامۆستا ماملێ خۆی دەژیان لێرە دەرکەی ئاوەڵە بوو بۆ هەموو ئەلعانیش هەر ئەوەیە ئەلعانیش هەرەوەیە کاکچیامەوە ئەمنەوە خوشکم هەر چاوەدێری و ماڵی دەکەین و هەر کەسێک پێی خۆش بوو چاو لە ماڵە مامۆستا ماملێ بکاو یا بەرنامەیەکی هونەری ڕێکوپێکی بە ئەندازەی جەمیەتی ئەو ماڵی بێ بتوانن بیانەوێ ئەمە دە خزمەتیانداێنێ و پەزیراییشیان لێ دەکەین کاک عەبدوڵڵا شتێکی زۆر جوانە لە ماڵەیە ئەیبین ماڵەکە وەکو خۆی ماوەتەوە وەکو ئێوە بتانەوێت ئەو ڕوحەی ئەم ماڵە ئەرشیف بکەن من هەستەکەم لە ڕۆژی دروستبوونیەوە تا ئێستا لەوە ناچێت بەڕاستی زۆر نۆژەن کراوێت ئەگەر نۆژەن کراوێتەوە دیار لە سەروبەندی ژیانی مامۆستا محەممەدی ماملێ بووە نییە وەڵی مەگەر بڵام ڕەنگەکەی دەنا مەقەیە کە ڕەنگکراوە بەقیەی لە ژیانی مامۆستا ماملێدا بەغیرە چەند وێنەیە کە دوایە چێشراوەتەوە هێنایان پێشکەشیان کرد و وانێک بوو ئێستا وەگە و وێنەیە ئەوانە بەڵێ هێناوێنە لێرە بەرنامە ئێمە وانەمان لێرە داناوە ئەوە وێنەی مامۆستا حەسەن زیرەک و مامۆستای من و مامۆستا ئەژار و وەفایی و هەمووی لێ کاکچیە لێرە شتێک گۆڕاوە جگە لە بۆیە کردووەمانە ئەو تاقوشتانە هەمووی دەرگا و پەنجەرە و هەمووی خۆی بکات زەبەتان شتەکانەوە خۆی ماوەتەوە شتی گۆڕانکاری دەستکاری نەکراوە شتی دەستکاری نەکراوانە ئەمەسا دیارە پەیوەندی بینی نێوان باوکو و کوڕ هەمیشە پەیوەندیەکی بەتینە پڕە لە خۆشەویستی پەیوەندێکی زیندووە با بڵێن بەڵام باوک مامۆستایە و کوڕیش با بڵێن شاگردە لە بواری مۆسیقا و گۆرانیە ئێوە پەیوەندیتان چۆن بووە لە حەزوری جناوی مامۆستا ماملەیە
گۆرانی چڕیوە یان کە چڕیوتە ئەو تێبینیشی یاویتە تێ لەکوێ بەرزە و لەکوێ نزمە من حەزەکەم ئەو پەیوەندی هونەری بینی جەناب و وەکو هونەرمەندێک لەگەڵ بابتاوەکو ئەویش وەکو هونەرمەندێکی گەورە مامۆستام لێ هەر لە منداڵێەوە باسیەوەی دەکرد کە بابی ئێستا سعیدی ماملەیەکەوە و وێنەکەی لێرێ منداڵەکانی داناوە بە تەرتیبی سین مامە حوسێنم کە کوڕی گەورەی بووە بابم مامە حەسەنم مامەتەلیبم و مامە هاشمم ئەوانە کە بە تەرتیب دانیشتون گۆرانی پێکتون و ئەگەر جێیەکی هەڵە ڕۆیشتون پێی بۆی بخۆی کتوێتی و پێی ئیسلاح کردو مامۆستام لێ ئەمە ئەسن دەگەڵ خۆی ئەمە لە بیرمە زۆر چکۆلە ئەمن و کاگازیزی دەبرد بۆ رادیۆی قەدیمی زۆر قەدیمی سابلاغی مەهاباد رادیۆی چێ بوو بێسیمی ئارتەشی بوو قەوی بوو شاری مەهابادەی دادەپۆشی جوان ئەو رادیۆیە ئەمە لە مەدرسەش ڕادیان بردین بابیشم دەگەڵ خۆی دەیبردین ئەمن و کاگەزی جارێکی پێی کوتین ساعت 5 ئێوارێ وەرن بۆ رادیۆش لە مەیدانی ئاسینگەران بوو ئەو مێژوە لە کایە لە بیرتە یان مامۆستا لەو کاتەیە تەمەنی لە چەنا بوو لە چلەکانە بووە و جەنابتان مێر مناڵ بوون یا هەر زۆر مناڵ بوون ئەمە حدودی 12 ساڵ بوون ئەگە باویشم لە 22 ساڵی ئەمەی ببێ حسابکەن ئەو لە چلەکان 44 نان چل 4 نەبوو بەڵام 38 چل دەبوو 38 بەڵێ دەگەڵ کاگەزی چوینە رادیۆیەکەی و سەربازێک لە بەردەرکەی بوو هێمەش منداڵ کاگەزی چۆ پێشە کوتی ئەمە هاتوون گۆرانی دەڵێن سەوازەکە کوتی بڕوان بە تووڕێی وا بوو ئەمە کوتمان کارمان بە سەروان مەنسووریە باویشم ئیدی دەوعانەدا گەیشتێ گەیشتێ کە گەیشتێ و ئیدی ئەمەی دەگەڵ خۆی بردەژورە جا سەروان مەنسووری بە وێڵۆن گۆرانی لێدەدا زربێکیش بوو میکرۆفۆنەکە ژاوە هەر لە پێشمان بوو زیندە من و کاخانەش دەمانجێراوە دوو گۆرانیم لە ویرایی ئەو زەمانی کە یەکی لەو گۆرانیان لە بیرتە ئەگەر جملەیەکیشمان بۆ بڵێ بزانین کام گۆرانێ بوو ئاق بەخۆر بایا قۆڕان قەسەم بایا مایاستی چاوێت بایا کۆیاسی هەزیز نەم بردۆنایەوێت خۆی ئەمەیەن شێتی تۆنگۆیم کوتام لەتایەوێت کایەکەیانایابێ بخۆدایای وایانایابێ سێو بایابێ مێخەگەیە بۆ دیاری نایابێ بۆیە تایاقەمەشگێ قیامەت ڕانایابێ کاک عزیزی لەگەڵ تا هەر پێکەوەتان بدەم گۆرانی بەڵێ وڵای کاگەزی ئەمن و کاگەزی لەبوو لەبەری بابم لە وەسەد ئەو گۆرانەکە دوکە ئێمەش ئەوەمان دەجێڕاوە ترە بابت چی ئەوت لەو کاتی کەوا کوڕەکانی بەو دەنگە مەخصوسەن کاگەزی زۆر خۆش دەویست چاکە چون تاسڵدا کوڕی مامە حوسێن وەلی بۆ خۆی گەورەی کردبوو لە شەژمانگەیە بۆ خۆی گەورەی کردبوو لەبەرەوەی ئەسەن ئەلعانیش حڕمەتێکی زۆری بۆ دادنا کاگەزی شەروا بوو ماچی دەکرد زۆرتر ئەوی ماچ دەکرد میشەراوە بە باوەش دەگرتوس کاکچیە جەنابەت کوڕە پچکۆلەی بابتیت بابەت بەداخەوە بەر لە ماڵاوەیەکەی ماوەیەک زۆر نەخۆشە بێ تۆ لەو کاتیان مێرمناڵێ بووی وانە ئەو پەیوەندیە چۆن بوو لەگەڵ بابتە ئەمان بە حکمی تەمەنیان زیاتر لەگەڵ باوچێشی بابڵێن گەنج و زیندوو و زیت و
ئیتر ئاگان لە هەموو شاکارەکانە و یادەوەرەکانیان پڕە بەس جنابێت یادەوەرەکانی تۆ چۆن وەکو گەنجێکەوە بەرباوشێکەکەویت ماوەیەکی زۆر بەڵێ ناساغە بێت و ماوەیەکیش کەوا تۆ ناڵوی بەڕاستی یادەوەری تۆ چییە لەگەڵیا؟ وڵا دیارە وەک باشی ئەو سەردەمی کە سەرحاڵ بوو تووشی نەخۆشیەکە نەبوو ئەوە شتێکی زۆر ئاسایی وەک باوشێک زۆر لە خزمەتی دابم و خۆشیم زۆر لێ دیوان لە دانیشتەکانی لە هەڵسو کەوتی بەڵام بەداخەوە کە تووشی نەخۆشەکەی بوو ژیانمان تەواو تا گۆڕا وەڵانکاریک تا بەسەرمان داهات چون ئەو چمان دەدیت چمان دیت بوو چ دەبین زۆر بۆمان سەخت بوو قورس بوو ئەو شتە دەو حاڵتەشدا چونکە هیچمانی نەدەناسیەوە ئەوە زۆر کارەساتێکی گەورێت لەو شتیا بکەیت نەیدەناسینەوە نەدایکمی دەناسیەوە نە منداڵەکان هیچمان ئەوە بۆمان بڕەکس قورس بوو دەنا وەک باوکو و ئەولادێک تاکنە هۆشی هەبوو بەس لە ڕێی ڤیددیۆکان و لە ڕێی ئەو یادەوەریانەوە کەوا ئێستا ئەبینرێت ئێوە خێزانێک بوون هەمیشە لە کەیف و سەفا و پێکەوە کۆبوونەتەوە هەمیشە پێک و گۆرانیتان وتووە ئیتر دوای ئەوە حتا مامۆستا عەبدوڵڵا جەنابیشت دوای مامۆسامام لێ ئێوەن ئیتر چالاکە بن بەڕاستی وەکو نەوەی دووهەم جێپەی بابتان هەڵەگرن دروستە هەرچکەم بە خزمەتان ئەوە ڕسمێک بوو بینی میلەتی کورد وەختێکی گەورە قسەی دەکرد خۆ چکۆ لە ڕادەوەستا هیچ قسەی نەدەکرد دە گۆرانیش دارەوە بوو بابم کە گەورەی هەمومان بوو مامە زەفەرم هەتا مام تەلی بم مەگەر بابم بۆ خۆی شەڕێک پێکردبان کوتپای وەرنەتێ و بەدەست بەوانێک باردەیکوت لەگەڵم بڵێنەوە ئەمەش کە دەڵێ منداڵ و گۆرانیمان کوتە بۆ خۆی ببووینەی ینی بێئیزنیوی ئەو کارەمان نەدەکرد و پێمان دروست نەبوو مامە زەفەرش درستی دەکرد هەرە وەڵایی بەرنامەمان زۆر هەبوو پێکەوە دانیشتوین کتومانە مام تەلی بۆ مام زەفەر بووە لانیش هەیە ڤیددیۆکانیان هەیە چکە چیا مەسەلەن کوتوێتی چالاک کوتوێتی کاکەوریان مەسەلەن لە بنەوە هەر دەیڵێ بەڵام بە نەوار نەهێشتوانێک بێتە دەرێ ئاکاردوین لێداوانێ سازی لێداوە دەگەڵیان ئەو هۆنارە دەنێ و خانەوادەیەدا هەر پەرەی گرتووە بۆ خۆی پێی خۆش مامۆستا مامۆستام لێ پێی خۆش منداڵەکان وە خۆی بێڵێنەوە من ساڵێکی دەڕۆیشتم بۆ وەرمێ مسابقەی هونەری بوو میش لە ڕشتەی گۆرانی کوردیدا بەشدار بووم وابم کوتم بابەمە و دەچمەوێ من چ بڵێم ئەگەر سوالیان لێ کردم دەستگاکانی موسیقیراییندا داریەکی دا یەک دوو گۆرانی پێکتم ئەمن لەو دەمێەوە موسیقی دەستگاکان بەوان بەئیسلا قیاس دەکەم ئەمە جوورەی فێری ئێستا لە ئێمە لە ماڵی مامۆستا ماملێین و وەکو یادەوەریەک بۆ ڕۆحی مامۆستا ماملێ خۆشە گوێمان لە یەکێ لە نەوارەکانی لە گۆرانەکانی مامۆستا ماملێ بێ عاشقەوهای شریقەی بروسکەی دەرویۆن شەقەوهای شریقەی بروسکەی دەرویۆن شتاوی ساز کرد کەسم هەری خیدرون هایی نایز داری جان ورن هاي ورن هاي مشكين شوشي مينتي ورن هاي مشكين شوشي مينتي حمد
شتوك السمايا أريها قيامة نايا زريجا شيجا كردايا كاي دم بابكاني شيجا كردايا كاي دم بابكاني سرقوني أغضي وقلالي رايقي سرقوني أغضي وقلالي رايقي سڵاو بەڕێزان لە شاری مەهاباد لەگەڵ مامۆستا فەریدونی حەکیم زادەیە کۆبوونێتەوە. دیارە لە شاری مەهاباد نووسین و ئەدەبیات هەمیشە لە برەودا بوو و بزاوی ئەم بوارەی کەلتور خۆی بۆ خۆی هەمیشە لە پێشکەوتنا بووە. مامۆستایان لێرە شتێکەیە کەوا مای دڵخۆشی ئێمەیە کەوا لەگەڵ نووسینیان بە زمانی کوردی بە زمانی فارسی ژەنووسن تا فارسەکانیش بە ئاگابێن لەسەر کەلتور و لەسەر ئەدەبیاتی ئێمە. ئەمان وەک کتێبەکانی مامۆستا ئەبینم دوایی خۆی لەسەری قساکات ئەم تحقیقەکە وەکوونەوەی دووهەمی کەڵە ئەدیبەکان کەڵە پیاوەکانی میلەتەکەمان چ لە ناوچەی مکوریان چ لە مەهاباد بەگشتی جارێکی کە ئەیان خوێندنەوە لە دیدێکی تۆزێ فراوانتر. سڵاو ئەم کاتەوە باش مامۆستا فەریدون. سڵاو بەخێر بێن سەرچاوەکان. کە کاتێک کە کتێبەکانە بینم بەڕاستی تۆزێ مای دڵخۆشیمە کتێبێک دەربارەی مامۆستا عولەما ڕەحمانی زەبیحی و دەربارەی مامۆستا هەژار جەنابێت با لە زاری خۆتەوە کتێبەکان بناسیێنیت چەندی بە کوردیە و چەندی بە فارسیە و پرۆژەی داهاتووشت چییە؟ پێشەکی بە خێراتنتان دەکەم ئەوەی کە زەرورەتە یا بڵین پێویستێکی مێژووی و تاریخیە کاری توێژەر و لێکۆڵەرە. لێکۆڵینەوە زۆر لە مێژ نێ هاتوتە نێو ئەدەبی کوردی و نێو ڕاڤۆ و ئەدەبیات و شیکاری کوردی. جا بۆیە دەگمەنن ئەو کەسانەی کە وەدوو ئەو مژارە دەکەون. لێرەدا ئەوەی کە زۆر پێویست بوو شاری سەردەش شارێک بوو کە کاتی خۆی جێی شەڕانگێزی و هەڵاتی عوسمانەکان و ڕووسەکان بوو، بەڵام بەداخەوە مێژوویەکی چڕ و پڕ و یەکدەستی نەبوو کە دەبوو لە نێو بەیاز و لە نێو دەستخەتەکان و لە نێو بەڵگەنامەکانی ئەرشیفی عوسمانی و هەروها سازمانی ئەسنادی میلی ئێرانێ و لە چەندین شوێندا توانیم کتێبێک بە نێوی سەردەش دەرانی ئەسنادی تاریخی چاپ بکەم و دوای بەس خۆشبەختانە ئەم نووسینانە دۆکمنت کرا و هەمووی بەردەستە بۆ ئەوەی کەوا تەبەن کارێکی پرۆچێنەر و کارێکی بەڕاستی هیلاچیە ئەم ریسێرچ و بە دوادا چوون و گەڕانە ئێتر بەس ئەوەیە شتێک هەیە کەوا شتێکی نووسراوەیە تۆ لە سەرچاوەکی زارەکیەوە بەدەست نەگەیشتووە. بەڵێ سەرچاوی زارێکی یا ئەدەبیاتی شەفاهی چەشنێک لە نووسینە، بەڵام دوکومنت ئەمە وەکو بزانین کورد تا ئێستا نەیتوانیەوە لە 30% دوکومنت کەڵک وەرگێ، چون لە توێی زەماندا لە بین چوون یا بایەخ و ئەرزشی نەزاندراوە لە نێو سوچی ماڵەکاندایە کە ماڵەکانیش نایدەنە دەرێ، یا ئەوەی کە حەشیرەی بۆ کەسێک کە پێی خۆش نییە ئەو شتە بڵاو بێتەوە دەرنەتیجە بۆ ئەم بۆ قەنەعەتەی گەیشتم بۆی کە ئەو دوکومنتانە و ئەو سیپارە و سەنەدانن لە بین نەچنیا نەفەوتێن بێنم ئەمن کتێبێک سازکەم و مێژووی سەردەشی لێدا چڕ بکەمەوە. بەڵام هەر لە مەهابادیش داوا بوو، لە مەهابادیشدا کاتی خۆی کارە کرابوو لەسەر مێژووی مەهاباد، بەڵام مێژووی مەهاباد کارێکی مەیدانی بوو وتوێژ بوو دەگەڵ ئەو کەسانەی کە شارەزان بە مێژووی مەهاباد، بەڵام لە باری دیسان بەڵگەیی و دۆکومنتاریەوە کار نەکرابوو و کەویش کتێبێک دەرهات بنەوی ساوزباغ دەرئاینی ئەسنای تاریخی یا مەهاباد دەرئاینی ئەسنای تاریخی کە ئەویش
لە توێی کتێبێکدا چاپ بوو لە 666 لاپەڕەدا و وێنەکان ئەو وێنانەی کە زۆر گرینگن لەو کتێبەدا وێنەکەشی تیا چاپ کراوە بەڵە وێنەکانی چاپکراون و بەڕاوە و بە نووسینی خۆی. بەڵێ ئەمە دیارە لەوانەیە بشگەڕێتەوە بۆ ئەوەی کەوە ئێمە ئەو هوشیاری دۆکمنت و ئەرشیڤکردنەمان نەبووە یان ئەم ژانرە لای ئێمە تۆزێک تازەیە. ئێستا خۆشبەختانە نووسەر و ڕۆشنبیرێکی زۆرمان هەیە کە چونتە تاراوە گەلەوێ فێری زمانی کە بوون، فێری زمانی ئینگلیزی بوون، فێری زمانی فەڕەنسی بوون، ئەوانش بۆ خۆیان ریسێرچەکەن و لە کونجی لە بینی کتێبەکانە بەرە شتێک دەربارەی مێژووی ئێمەی کورد ئەدۆزنەوە و دوایی تەرجمەیەکەن و شتێکی چاکەن. کارەکەی تۆ کارێکی زۆر گەورەیە. ئەمە لێرە من کتێبێکە بینم بە ناوی گۆڕغەریب ڕووناکبیرێکی هەڵبەتە زەبیعی ڕووناکبیرێکی گۆڕغەریب یەکێک لەو کتێبانە زەبیحی ڕووناکبیرێکی گۆڕغەریب. بەڵێ عەبدوڕەحمانی زەبیعی خوا لە خۆش بوو. عەبدوڕەحمانی زەبیعی یەکێک لەو کەسانە بوو کە لە هەموو بوارەکاندا شوێندانەر بووە لە کاتی خۆیدا. لە بواری قاموسەوە توانیوێتی 37 بەرگ چاپکە کە بەداخەوە تەنها 2 بەرگی چاپ بوو. کاتی خۆی لە بەغدایە بێسلا کۆڕی زانیاری چاپی ئەوڵی لێدا لە دوای سروە دیسان لێدایەوە. بەڵام بەداخەوە ئەو 37 دەفتەرە تێدا چوون و ئێستا نازانین بەدەستچێن. بەڵام خودی زەبیعی دەتوانین بڵین بە بناغەدانەری ڕۆشنبیری ڕۆژنامەگیری کوردانی لە 1940کانڕ کە گۆواری نیشتیمان یەکێک لەو شتانە بوو کە مامۆستا زەبیعی تا 10 ژمارە ئەڵبەتە ژمارە دەی نەدۆزراوەتەوە تا 10 ژمارەی توانی چاپکە و کاتی خۆی زۆر گرنگایەتێکی زۆری هەبوو بۆ ئەو ناوچەیە و شوێندانێرێکی زۆر باش بوو لەباری نووسینەوە. چی کە هەیە لێرە یان لەم ناوچەیە یان هاوڕێی خۆت بێت کە ئەم کارە بکە بەڕاستی. فروغی فەرروغزاد شتێکی زۆر جوان دەڵێت تۆ نەهەنگێک بە یا ماسێکی گەورە بە ئەگەر لە شوێنێکی بچووک دابی پشتت دیار دەبێ فۆری نێزێکی لێدەن و لە بین دەچی. بەڵام هەر ئەو ماسەیە ئەو نەهەنگە بچێتە قیانوسەر ون دەبێ. جا بۆیە ئەوە ئەرکە لەسەر ئەو کەسەی کە خۆی بە توێژەر دەزانێت خۆی بە دڵسۆز دەزانێت دەبێ شوێن بە شوێن بچێ تاکو ئەوەی کە شتێک دۆزێتەوە و وەکو بەسەلا محەممەدی مەلاکەریمێ وەکو مەلاکەریم مەدەڕست بۆ خۆیەتی وەکو دکتۆر ئەفراسیا هەورامیە وەکو کەماڵ مەسەرە مامۆستا کەماڵ مەسەرە وەکو پرۆفسۆر عێزەدین مستەفایە ئەوانە هەموو دەردیان دیوە هەموو گەڕانیان دیوە کە کارەکە زۆر ئاسان نیە وایە ئەو بەدوادا چون مامۆستا جەنابەت تەرجمەیشی هەیە تەرجمە لە فارسیەوە بۆ کوردی یا کتێبەکانی خۆن لە کوردیەوە یانکەی بە فارسی ئەو شتێکەوە پێت خۆش بێ یا بە زەروری بزانی کە ئەوانش بزانن. وڵا ئەوە زەرورەت بوو یعنی ئەو وەرجێڕانانە زەرورەتی تاریخی بوون. یەکیانەوەی کە وەختی خۆی ویلهام لیتن هاتووە لە شەڕ یەکەمی جیهانیدا و بەو شوێنانەدا هاتووە لە تارانی ڕاتۆتە تەورێز لە تەورێزەدا هاتۆتە پەسوێ و لە پەسوێ چی کردووە ئەوانە کتێبێک بوو بە نێوی مایەحسەلی ئیرانی کە من بەشی کوردیەکەم وەرجێڕاوە لە فارسیڕا بۆ کوردی بۆ کە کوردیش بزانن. ویلهام لیتن 1915 کتێبێکی دیکەش بوو بە نێوی سێ مەردی عەجیب. ئەو سێ مەردی عەجیب کاتی خۆی لەسەر سمکۆ اسماعیل ئاغا شکاک و بەڵێ لۆرەنسی عەرەبستان و فەرهاد ناوێک سەید فەرهاد ناوێک نووسراوە و ئەویش بۆ کورد زۆر باش بۆ ئەویشم وەرجێڕاو. یعنی وەکو سێ بابەتی جیاواز یان وەکو چۆن بڵیت ئەم سیانە لە شوێنێکە لە خاڵەکە پەیوەندیان پەیوەندیشان ئەو پەیوەندی بۆ من زۆر گرنگ بوو کە هەیان بۆ لۆرەنسی عەرەب لەگەڵ بەڵێ ئەوە کە لە زینداندا کە دێن دەزانن کە ئەوان لەوێن و زۆر شتێکی خۆشە و سێ مەردی عەجیبە. من زۆری دیتم کە ئەوانەیە پێکەوە ارتباطیانە بۆ ئەم کتێبا بینم بەڕاستی نەمخوێنێتەوە بەس دەرباری مامۆستا هەژار لە لووتکەدا دەستخۆش بێت پرۆژەی داهاتوو چییە هەر بەردەوامی دیارە تر کە کتێبەکانە بینیت و کە ژوورەکە دەبینی دیارە بەردەوام لە ئیشای دەست خۆش مامۆستا. وەڵا پرۆژەیەکی دیکەشم بەدەستەوە ئەویش وێنەکانن ئەو وێنانەی کە تقریبا 100 ساڵەوەی پێش گەڕیدەکان لێرە کێشاویانەوە ئەو
ئالبومانێک کە بڵاو نەبوونەوە وەکو ئالبومی هەر دەرباری مەهاباد فقط مەهاباد چۆن ئەگەم ئەوەڵە مکریانم دانا بەڵام دیتم مکریان کەمی دێنێ شاید مەسەنە من نەمدیبێ یا بەرچاو نەکەوت بێ من هەمیشە قسەیەکەم ئەمش لە زێندایە کەسێک کە دەی هەوێ کارکە کە لەسەر یەک شوێن کە چڕ و پرتر و باشتر لەوەی کە تۆ شتێکتر بۆ داهاتوش وەکو خۆشی وەکو سەرچاو وەرەگیرێت بەڵێ جا ئەوانە تقریبن ئەو گەڕیدانێک کە هاتوونە ئێرە مەسەن ژاک دو مۆرگانە کە ئەڵبۆمەکەی بڵاو نەبووەوە سەتیب سەیفی ئەفشارەکە کاتی خۆی هاتووە حەلی خانی والی لە 1970 هاتووە کریس کۆچیرا هاتووە ئەو کەڕەتەی مینێرۆسکی هاتووە ئەوانە سۆرگین هاتووە ڕاویلسۆن هاتووە کولی ئەوانم کۆ کردێتەوە وەکو هەم ڕاڤەشم لەسەر کردو مامۆستا فەریدون بریا کاتمان زیاتر بووە و زیاتر قسەمان کردایە لێرە کۆتایی هەیە من زۆر سپاسی ئەم میوانەرەی جەناب دەکەم هیوادارم هەمیشە لە ساغ و هەمیشە خاوم بەرهەم و شتی کەش ببینین بەڕاستی لە جەناب زۆر سپاس دەکەم منیش سڵاوم هەیە و سپاس و ڕێزم هەیە بۆ هەموو خۆشەویستان ئێمە شاری مەهابادمان جێشت و هاتین بۆ ئەشکەوتی سەهۆڵان لەسەر ڕێی بۆ کانە بە دووری 44 کیلۆمەتر ئەمەش کەوتە شوێنێکی مێژووی و شوێنێکی گەشتیاریە بۆ زانیاری زیاتر کاکێکی سەرپەرشتیاری ئێرەیە بە ناوی کاکە یوسف محموودزادە سڵاو کاکە یوسف ئەم کاکتەوە پێشەوە سلام بەڕێزم باشی گیانەکەم هاش دەکەم زۆر بەخێرێ تو زانیاریمان کە چوینە خوارە زانیاریمان بەرێ دەرباری ئەم ئەشکەوتە بەسەر چاو بەسەر چاو لە خزمەت فەرموو بابڕینەوە فەرموو فەرموو قوربان جناب خاوەن ماڵی جناب خاوەن ماڵی دەبێ من لە پێشەوە بم بەوەی کە لە زۆر جێگا لە زۆر شۆنان پێویستی بەوەی هەیە کە ئاگادار و بکەمەوە سەقفەکەی جێگای وایە نەویە کابرا دەبێ بڕێ سەقفی نەویژی تێگەی کەواتە منە بێ سەرشنۆ بڕمونیە ئارێوەڵا جێگای وایە تالاری گەورەشی لێیە کە بڵیندایەکەی بەرز دەبێتەوە بۆ 5 متر گوڵۆ بڕناچیشی تایەوە نیە هەڵە دە هەموویدا چرای بۆ کێشراوە بۆ تقریبان 300 متر مەسیری وشکایەکەی 250 متریش مەسیری ئاوەکەی ئەمە بە چەند متر ئەچیتە خوارەوە ئێمە ئەلحانەکانێ دەبێت 300 متر بە پیادە بڕۆی باڵە بە پێپلیکان تقریبان 170 پێپلیکانە دەبێت 170 پێپلیکانە بڕۆین و بینەوە حەزەکەم بەرازی تۆ نزیکی حوزە بینەوە زۆر باش زین ئاوی چەندتیایە و ئیتر وەکو جەنابە فەرموو لێرە بەلەمەکان نییە بەڵێ نا ئێرە ئەو مەسیرە ئێرە ئەو دوو ئاوای کە لە پەنایە کەڵکەوتون ئەوانە بەلەمیان تێدانە وەلی ئینشەڵاو لە ئایندەدا گەر بیان هەوێ کاری لەسەر بکەن دەتوانن بەلەمی بۆ دابنێن و بڕێکی خزمەت گوزاری دەوێت ئەوکە لێرە زۆر کەم بۆتەوە یا با بڵێ هەر ئاوا بە کەمی ئەمێنێتەوە یان فەسلێکەیە زیاد بکە ئەگە شوونی ئاوەکەی چاو لێ بکەی زمانێکی تاو خەتانە بووە ئەوە زمانی زۆر قەدیم تا ئەوێ هاتووە بەڵام ئاوی ئێرە لە 3 جاران شەستی کردو چۆتە خوارێ ئاوی ئێرە لە ساڵی هەفتاونەوە کە دەبێتە تقریبان ئێلعام 22 ساڵ ئێرەوە ڕێکەوتووە ئاوەکەی هەر 200 حیدا بووە بەهاران کە بڵێن 10 سان 15 سان دێت ساڵی هەفتاونەوەی ئێوە بەڵێ تقریبان 2000 بەڵێ بەهاران تقریبان 15 سانتێک دێت سەرێ بەڵام دووبارە هاوینان دەچێتە خوارێ دەبا بچینە سەرە و وەکو جەنابەوەتی بەو قەدرمانەیە سەرەکەوین بەڵێ دوایی دێنەوە خوارە و ئەچینە ناو ئاوێکی زۆرتر کەوا بەلەمی تیاابێت چل قاندرمەمان ماوە بڕۆینە سەر دواتسیلی دیکەش دەبێ بینە خوارە جالێوە سواری بەلەمەکەی دەبین تۆ بێ دەبێت ڕێنوێنی و ڕێنیشاندەرم بی بەڕاستی چاوان لە ئاشکەوتدا تۆز یەک جوڵەی هەڵە بکەیت
سەریان لە سوچی ئەمە بۆ گەشتیارەکانی جوانەی دێنێرە سەردانی ئەوەش کەوتی ڕاهنمایان دەگەڵا بە تەنیا ناتوان ئەوان بێنە ژوورێ و بڕوان ڕانمای لەگەڵایە بەڵە بوان تەوزی دەدەن تۆزە ترسناکە ئەژێرەدا دەڕۆینە سەرێکا فەرموو بابشینە سەر فەرموو خواهش دەکەم. سەرکەوتین ئارێ وڵات چل پێپلیکانەمە هاتین هیدێوزار لە پێپلیکانەکان نەجاتیمان هاستاشین بۆ شووە بەرەو شوونێکی زۆر خۆش ئەمە دەڕۆین و لێ بەلەمەکان لێ سواری بەلەمەکەی دەبێت بەس پلیکانی کە نەماوە نیە پلیکانی بڕێکی دیکەی ماوە لێ شێشی ئەوەی ناخۆش و سەختایەکە بوو ڕاستمان کردووە ئەو زاردەکەوی نەخۆشە دەباشە برا فەرم با بڕۆنەوەی دیکەش ببینی لێرە بەدەستی وای لێ نەکراوە کاک نارۆ بەڵێ هەر ئاوە تەبیعی بۆ خۆی بەس لەوانەیە ساز بۆ هەر ئاویش بڕی بێتی ها ئاوەکە سەرکەوتی بێ من نازانم بەڕاستی زمانێک دەبێت ئێرە ئاوی پێدا هات پێ ئەو مەسیرانەی ئەوە دیارە ئەخر مێژوەکەش دوورە کاک یوسف بەڵێ مێژوەکە لەوانەیە سەدان هەزار ساڵ ئەوانە دەبێت مەسیری ئاو بن تا ئەوێ هات پێ زمانێکی ئەبەوەیدا ئاو ڕۆیش پێ بۆ سەری ئەمەیە ئەو دڵۆپەیە بۆ ستالک تایدوسلالک ئەوە ئێستەلاگمیتە بله ئەوەی کە شۆر دەبێتەوە لەسەر ڕات پێی دەڵێن ئێستەلاکتیت زۆر جیگای وا هەیە مەسەلەن ئاوەکە ئەو نی ئاوە قوڵکەی تێکەوتووە بەڵێ ئەوە ئاوە قوڵی کردووە ها دیوتە ئەو کلێنە هەم جێ دڵۆپەی ئاوێ بەڵێ ڕاست ئەوانەی کە لێرە ساز بوونەوە هەم جێ دڵۆپەی ئاوەیە کە هاتووە مروری زەمان هاتووتە خوارێ و وێ کەوتووە کە هەویستویە کونی بکە کاکە یوسف جانە ئێستا ئێمە هاتوونتە لای ئاوەکە و بەس بەشێکی وشکاییە بەڵێ ئەم بەشە وشکاییەی پێشی هەر لە سەرەتا هەروە بوو بێت وەنیە ئەو بەشە وشکایە یا مەسیری ئاوێکی یعنی ئەوانە ئاوەکە هەند بەرز نەبووەتەوە دەستی لە هیچ جێگایەکی نەدراوە جا ئێرە ئەمە دەڵێن ئاساری بەڵام ئاساری تاریخی لە مەسیری وشکایەکەی لەوانە بەڵە دیتراوەتەوە وەکو جامی مسی گۆزەی گڵی و پیسوز و ئەوانە لە مەسیری وشکایەکەیدا دیتراوەتەوە و دیارە ئێرە زمانی قەدیم خەڵکانێکی تێدا ژیاوە کە لە ڕووی ئەو ئاسارەی کە لێرە دیتراوەتەوە بە قسەی ئەو کارشناسەکانی میراسی فەرەنگی مربوط بە سەردەمی پارتەکان و ئەشکانیەکان و ئیلخانیانی مغۆل بووە ینی ئەو زمانی ئەگەر هەر کەسە کە حاکم بووە لە دەرەوەی ئەشکەوتەکەی چونکە ئێرە ئاوی تێدا بووە هاتوونە ئێرە و خەڵکی تێدا ژیاوە و بۆتە مەعەلی زیندگی هێسکی ئینسانیشی تێدا بووە جامی مسی و گۆزەی گڵی و ئەوانە هەموو دێرەدا دیتراوەتەوە جا قەدیم ئێرە لە ساڵی هەفتاونەوە ئێرە کە ئەرزم کردی وەڕێکەوتووە نێوی پێشووی ئەو دەرکەی کە ئەمە پێیدا هاتینە خوارێ مەسی بەس ئێوە وەکو خەڵکی دێ خەڵکی دەی سەوڵان سەوڵان هاتوونەتە ئێرە و ئیتر کارێکی هینتان کردووە کارێکی بڵێن مجازەفەیەکتان کردو هاتوونەتە ناو بەس ئێرە دیارە زۆر تاریک بووە ها ئەمە ئەرزم کردی کە ئێرە نێوی پێشۆکەی ئەو دەرکەی پێیدا هاتین پیان دەکوت کونە ماڵان جا ئێمە پێش ئەوەی کە ئێرە وەڕێکەوێ و پێش ئەوەی کە ئاوا بڕقوشتی بۆ پێشرا ئەمە تەمەنم 13 ساڵ 12 ساڵ دەبوو دەگەڵ 4-5 دانە لە ئەو ڕفەکانی سەرڕۆیی بووکەوەڵا بەڵام ئیتە کارەساتی دیا دروست نەبووە بێتە ناوی و نێتە دەری الحەمدوللا ئەوەی تێدانەوە بەڵام دەگەڵ ڕفیقەکانی خۆم هاتوومە نێوە لێرە لایتەکەمان لە کوژاوەتەوە دەسما کردو بەگریانە کە فسەی شەمشەمە شوێرەی داد ئەمە مازانی واژریا بووە ئێرە هەر خۆفیە بۆ چونکە تاریک بەڵام ستانان لەو دەرکەی کەمە پێیدا هاتینە خواریا هەڵمێکی هەڵمی ئێرە بەوێدا دیە قەدیمیش ینی خەڵکی نێودەی بەمان دەکوت دەیکوت کاکە مەسم بۆ لاوێ ئەوە دیەوەکانە دەوێدا هەڵمی بن عەرزی بووە لە نزیکی دەربانی خان ئەویش لەولا سلەیمانیەوەیە ئەوش ئەشکەوتێکی لێ بەیاڵێکەوەیە هەر ئەڕوانتە سەر شاری دەربانی خان ئەشکەوتی کونەبای پێڵێن کونێکی پسکۆلەیە تۆزێک هینیتیایە تۆزێ ترسیتیە تا ئەچتر ناو ئەشکەوت بەڵام کە ئەچتر ناو ئەشکەوتەکەەوە دنیایەکی شارێکی تاریکە ئەگەر لای تۆ گە ڕووناچی پێرەوە بەڕاستی تۆ ونی دەزانی جاوەڵا ئێرەژەوە بۆ خۆت بە دیتوتانە کە ئەلێرەمە ئەو جێگای کە لێ ڕاوەستاوین بەڵیندایەکەی 5 مترە ئێرە ئەمال حانەکانیە 5 مترە بەڵام ئێمە ئەمە 8 متر لە بن عەرزی داین سەقفی ئەو ئەشکەوتی ئەلێرە و 5 متر بڵیندایەتی لەو سەرشەوە کە لەوێ تقریبەن زمانی قەدیم هەویستویانە لەوێ دەگەڵ خودی سەر قەڵاکەی کە ئێرە قەڵایەکی لەسرە
سەرخودی ئێرە قەڵای لەسەر باڵە هەویستیانە دەروێکەیە لێرە بچی بۆ قەڵاکە ئەلێرەوە هەویستوانە زمانی قەدیم ئینسانای ئەوڵەیە کە دێرەدا ژیاون هەویستویانە ئەلێەوە کونیکەن بۆ سەریا کە دەگەڵ ئەشکەوتەکەی ارتباتیە بێ ئەو کونەکراوە بەڵام ئەوانە تا تقریبان 70 میتر هەموو بە قوڵنجی هەڵقەندراوە موفق نەبوون کە کونیکەن بۆ سەریا وەلی هەویستوانە ئەلێ ڕائتباتی بە دەگەڵ کەسێکەیە لە ناوچێ هەوڵی یابێت تۆزێک بچێت سەر و ببینێ شتێ ببینێ وڵی ئەوە دەبێ تقریبان وەسایلی شاخەوانیت پێ بێ بڕێک بۆ ئێمە سەختە ئەمە ئەلعانەوێ نەبێتە شوێنی گەشتیاری فقط ئەوەی کە پارێزراوە و کەس ناچێتە ئەوێ بەڕاستی شوێنێکی زۆر جوانە بە تایبەتی دێرە شوێنی گەشتیاریە بەڵێ ئیتر ساڵانە دیارە گەشتارێکی زۆر لە هەموو دنیا لە هەموو دنیا بە تایبەتی لە هەموو ئێرانەوە بەڵێ لە سەراسەری ئێرانە سەردانی ئەو ئەشکەوتەی دەکەن ئەمە لە ئەوڵی فەروەردینەوە تاکوونی ئەو ڕۆکانە ئەمە دەگەڵی ڕاوەستانی و قسان دەکەین تقریبان کە ئەوڕۆ دەبێتە تاریخ 23 مهرێ مهری 1402 تقریبان 106,000 نەفەر سەردانی ئەو ئەشکەوتەی کردووە هاتوونە ئێرە و ئێرانی تو ئێران زۆر پێخۆش بۆ پێجالب بوو ئەی شتێکەیە نووسراوێک هەیە کەەوە باسی پێشنەی مێژووی ئێرە بکرێ و ئەو ئەم گەشتیارانە کە دێن بۆ ێرەگە خۆیانە بیبەن ویان شتێ بخێنەوە بڕۆشوریشمان هەیە بەڵام ئەلان لەسەر ئینتررنێت و لەسەر گوگل ئەوانە کە لێ بدەیت تەواوی زانیاری ئەشکەوتی سەوڵانێ دەتوانانی لەسەروی سێرچی بکەوێت سام لەو گەشتیارانە بینم لە ناو قایەخیانەوە لەناو بەلەمەکان منیش زۆر تا مەزرۆم چی منها ئەوەکە بچمەناو قایەقی لە قایەخیان هەر کاک نەهرۆ ئەتۆ دەڵم بۆ یەکەم جار بێ ئێرە پێت عەجیبە پێت خۆشە دەکەڕەتی دیکەی بێوەێرە ئەوانەی کە ناندی تۆ لە دوورەوە دڵا هەر شتێکی وانی وەلی دڵە شەنیدەن کەی بوو وەدمانن دیدی دەبا ئەو هەلە بین بە خۆڵانی بڕێنە ئەوەکەەوە بڕۆن فەرم و بابسین جلی نەزات دەبەرکەی حتمما ئەو جلی قەنەزاتەی دەبێت دەبەرکەی چون قوڵاکەی تا 6 متری ئێمە ئەو گەشتیارانی دێنە ئێرە بەبێ جلی خەینەزات ناڵێن سواری بەلەمەکەی بن بۆی کە ئینشەڵڵا ئەوە اتفاقێک نەکەوێت بتوانین ئەوانە بە ساو سڵامەتی سنەوە نێو ماڵ منداڵ کارێکی تەمینی و کارێکی بۆی کا ئەمنیەتی دەفەرم کاکە فەرمسلی خێنەجاتەمان بەرێ قوربان کاک محسین جان جلی قانەمان بۆ بێنە با سەرکەوینە سەر بەلەمەکەی مەسیری ئاوەکەی بە بەلەمەکەی بڕۆین دەستی خۆش بێ های دەست خۆشەوە ئەمە پێڵەن جلیقەی نەجات ئارێوەڵا ئەو بەندانەی بەغەڵەشی دەبێت تونکەی بۆ ئەوەی کە ڕادگیرێ لەسەر ئەوە تا 200 کیلۆ ڕادەگرێت تا زۆر کیلۆ ڕادەگرێت سەر ئاوێ ناڵە نقمبی فەرم با سەرکەوین تۆ سەوڵەکە لێیت ئارێوەڵا جا من لە تەنیش تۆ دانیشم زۆر باشە باشە کاگی سوستان بۆ کوێڕین ئەلهان کاک نەهرۆ ئێمە مەسیری بیشکایەکەی هاتین بەڵێ ئەرزم کردی لەوێ ئەوە جلیقی نەجاتمان دەبەر کرد و بەڵێ جاوجارەکانی خۆشە جلیقی نەجات ئێمە لەخوانە پستێکی پێڵین مەسیری ئاوەکە جاوجار بەو بەلەمەی دەڕۆین ئەو بەلەمە ژێمە دەبێت هەان تقریبان 250 متر بە بەلەمێ بڕۆین 250 متر ئارێ وڵای دیزاوە دەبێت بەدەستیژە و ئەو سەوڵانە لێ بدەی و دوایش دەگەڕێنەوە مەسیری خۆمان ئەوەش ئەولایە ئەلحان تقریبان 100 مترێک بەوێدا ڕۆیشتون وەلی نەگەیشتونە ئاخرەکەی 100 متر بەوێدا ڕۆیشتون نەگەیشتونە ئاخرەکەی نێو ئاوەکەی بەس ئاوەکە زۆر ساف و پاک دیارە تەنات بنی ئاوەکەش دیارە ئاوەکەی بخۆی کانی بن ئەرزیە لە بن ئەرزی ڕ هەڵدەقڵە معلومی لە کام شۆنی ڕادێت سەرێ و لە چۆدیە بەڵام لە دەرەوەی ئەشکەوتەکەی میشە 6 ئینج ئاو دەڕاتە دەریا لە مەسیری بیشکایەکەیدا زۆر شکڵی جوان جوان بە پێکاتون لەو قەندیلانەیە لەو کلسانە وەکو کەلەی شێرکە ئەوە تا ئەوەی ئەو سەرەی چاو لێ بکە ئەوە شێوەی کەلەی شێر کەلەی شێرە سا لە شوێنێکی شار نازانم ئەمانە نییە لە دەمی تیمساحۆمانە ئەوە ئێرەش چاو لێ بکە کاک نەهرۆ ئەوە وەکو هەشتپا دەچە عروسی دەریایی یا ئۆختاپوس ئەوە چیە شتە ئەوە شێوەی ئۆختاپوس دەدا باش ئەزانم بەزەوە چێ بەردە ئۆختەبوس خۆیەتی نەوەڵا هەر بە شێوەی ویاتوترە دەرێ بە شکڵی وێ ئەوە نییە کە بڵێ ئەوە دەست ساز بێ یا فوسیل بێ یا ئەوەی کە ویشک بێ زۆر تایبەت ڕاستی ڕسوباتی ئاهاچێ و هاتوتە خوارێ بۆ شکڵی ئەختەبووتە بەڵێ شێوەی ئۆختاپوو دەدازا ئەکسێک و وێنەیەکی لێ بگرە با بە یادگاری بمێنێتەوە لەلات ئەو دەمای نێو ئەو ئەشکەوتەی
هەمیشە من بەر لەوەی قسەکە بکەی من بۆیە بەڕاستی زۆر لام گرنگ بوو من هەستەکەم ئەوانە ئەو ئاستی ئاوەکەی زۆر ئەو بەرزە بێتەوە وە ئتە دیارە لە فەسلی بەهار و یازستانەمانەیە ئتە چۆن لای ئێمە کانیەکانی دەرەوە ئاویان زیاترە بێ لێرەش زیاترە بێ ئەوە نییە بەڵێ ئەوە زمانی زۆر قەدیم لەو خەتانەوە بوو ئەو خەتانێک کە لەو قەراغەیەوەیە بەڵێ ئاوی ئێرە لە 3000دانی شەستی کردو لە 3000دا هاتوتە خوارێ بەڵام لە ساڵی هەفتاونەوە کە دەبێتە 2000 ئێرەوە ڕێککەوتووە ئاوەکەی بەرزی و نزمیەکەی 20 سانتە جێلی وە ئەگە باران زۆر دەبێت 20 سان دێت سەریا دووبارە هاوینان دەچێتە جێگای خۆی ئەلحان ئەلەو جێگای 1 سانتیش کەمتر نابێتەوە ناتەکانی زستان و هاوین هەر یەک ئاستە هەر نا ئەرزم کردی کە ئاوەکە وایە بەڵام ئەوەی کە تۆ دەفەرمووی دەمای نێو ئەشکەوتەکەی زستان و پاییز و بەهار هەمیشە تا 13 دەرەجە سەرەوەی سیفریا یعنی دەماکەی ئەو ئەلحان کە ئەلحان چەندە 13 دەرەجەیە زستانێکە لە دەرێ ئەو هەموو بەفر و باران و سەرما و سەغڵەتێکە هەیە لێر هەر ئاوایە هەر ئەوەشە کە مەسەلەن نێو ئەشکەوتەکان بۆیە ڕاگیراوە ئیوەیە دەمای سابتە ئیوەیە کە سەرما و گەرمای پێوارێت دەما مەبەستەوەی پلەی گەرماگەی سابتە پلەی گەرمای سابتە دا بۆیە زمانی قەدیمیش ئەو کەسانێک کە مەسەلەن لە هەوارێ دەبوون یا لە جگایەکی دەبوون شوێنێکی ئاوان دەدیتەوە پەنیر و ماست و چوزامدو و ئەوانان ئەیان بردنە ئەشکەوتەکان وایە ڕاستی لەبەرەوەیکەوە جۆ ڕتوبەتێکی شیتیایە بەڵە نمێکی ڕتوبەتی ئێرە 80%دا دیێوەش بەستەجی هەیە بە ئەشکەوتەکان یا بۆ شۆنانەی کە هەن جێگای وایە کاتی ئێمە پەنیری پێستیانە کردن دووریان خەڵیانەیە ئەشکەوتەکانە سا تۆ بە خۆ کارمەندی لەم لێرە ئەتوانی پەنیری پێستە بکەیت و لێکی لەو سوشانەیە بیشاریتەوە کاک نەڕۆسون بەس نەماوشتە هێرە گەشتیاری دێت هەیە ئەمەش بۆ خۆت دەزانی هەمیشە میوانگیر بووی ئەگە پێستەکەی بینێ دەبێت پەنیرەکەشی بدەیت هەروە ناتوانین لێ بشارینەوە بڵێن کاکە بەسمێکی جوانی کوردەواری خۆڵ زای شەڵاوی قەتێک نادەینی هەر ڕستمی با و باپیرانە دەبێت بمێنێتەوە بەڵێ هەروەش ئەمە ئەلحانەکانیە بەرەو جەنابیش زۆر جوان پێشوازی لە ئێمە کرد ئەمە خزمەت گوزارین ئەمە تازی سەری ئەمن ئەو گەشتیارانێکە دێنە ئێرە هەموو قەدەمیان سەرسەر و سەرچاوی ئێمەیە ڕێژێکی زۆر هەیە گەشتیارە ئارێ وەڵا الحەمدوللا شکری خودای عرضم کردی هەمووشیان کە ئەگەڕێنەوە ئیتر بە تێبینێکی جوان دەربارەی ئێوە لە کوردستانی باشوور زۆر دێنە ئێرە کوردستانی باشوور ینی ئەمە بە قەولی خۆمان دەڵێن خارجیەکان دەبێ بڵام 10% کوردستانی باشوورە لە سلێمانی لە هەولێر لە ئەوانیان خۆشە ئەسنێ وڵاتێکی کە با بڵێن کە سنوور ئەبرنیا سنوور ئەبەزێن ئەسنێ شوێنێکی کە بە زمانی خۆی قساکات چاولێکە لێرە زانە چەندە 62 میتر یعنی ئەلحان ئێمە ئەو بەلەمە لێ ڕاوەستاوە 62 میتر قوڵە ینی ئێرە دەزانی بەچی معروفە قوڵترین غاری ئاوی دنیاە ئەشکەوتی سەوڵان قوڵترین غاری ئاوی دنیاە هیچ غارێک بەس ئەبێ مەلەتیایە زۆر خۆش بێت مەلەی ئێرە هەرچەند شیرجەی لەدەی ناگەیە بنعرزی هەرێوەڵا ئێرە قوڵترین غاری ئاوی دنیاە ینی دوای لە علی سەدرمان هەیە لە هەمەدان ئەشکەوتی علی سەدر وەلی ئێرە لە تەواوی غارەکانی دنیا قوڵایەکەی زیاترە سەرچاوی ئاوەکەشی لێرە ڕادەبێ بێت چون ئەمە گەر بە لەمەکان ڕادەگرین ئەلێرە ڕاگرین شەوانە بخود بەخود دێتەوە بوولە ئەلێرە و جاوە کاکە ناروجان غەوا ساڵی 86 هاتوونە ئێرە تقریبان ئەلێرەوە 600 میتری دیکە بە بەلەمی چی 600 میتر غەواز چوون بە بنبەردەکاندا بە بنبەرداندا ڕۆیشتون بەڵام دەبێت 10 میتری ئەوڵی بەردەکەی بشێنی بۆی کە بەلەم لەوێ ڕادبێ ئینشەڵڵا ئەگە لە ئایندەدا کاری لەسەر بکرێ ئەمە دەتوانین لێرە 600 میتری دیکەش دووبارە بە بەلەمێ بڕۆنەوە ئاخری ئۆخریە و ئەشکەوتەی بۆ هیچ کەس معلوم نییە و نەدیتراوەتەوە کە دەچێ بۆ چۆ لە چۆن تا ئێستا توێژینەوەیکی ڕوون و ئاشترایی بۆ نەکراوە بە خودای نا بەو شێوەی لێن بەڵام دیارێتتر هەر بەردەوامیشن بەڵێ ئەو ئەرێ وڵات جا نێو ئەشکەوتەکەش کاکە نەڕۆژان شەمشەمە چۆرە و کۆتری تێدایە بەس من بۆ شەمشەمە چوارە قەی ناکە ئەوە ئەشکەوتەکان زۆر دیە بەس کۆتر چۆن گەشتە ئێرە کۆتر نی پێشووی ئێرە کە دوو دەرکەی هەبووە دەرکێشان بە کونە کۆتر مەشهور بووە جا ئەو دەرکەی کە بە کونە کۆتر مەشهور بووە
یانە کورێکی تایە بەڕووی دەرەوە بەڵە ئەو کۆترانە پێشتر لە پێشێ بوون ئەو جێگای ڕووناک بوو بەڵام ئەگەر ئەو گوڵە پوشتەی بۆ وەسڵ کراوە بڕخوشتەی بۆ کێشراوە ئەو کۆترانە تا ئاخرەکەی دێن تا جێگای کرد دەنا قەدیم نەداتنێرە بەڵە دەنایێرە کولە شەمشەمە چۆرەکانی ژەڵان جارجار گوێرە چرکە چرکراو ئەوە جێگای ئەو شەمشەمە چۆرەکان ئەوە ئیوانە ئاوا کەوانێکی تیا ئەتیۆ کە بە مناڵی هاتن کە ئەم چەم شوێنەوە تازای جلۆ گۆشتەوەنە بەخواوەمانزان هێژدی هەیە ساڵان بەرە و شوێنێکی دیکە دەڕۆین دەچینە حوسەی چوارۆم بەرەو ئەوێ دەڕۆین ئاجیچ کەشی هەلێرە هەر ئاوەیە چیە ئەوەی شەر ئاوە و شکڵی جوان جوانی تێدایە و بەرەو ئەوێ دەچین کە ئەوێش خۆشە ئەمە لاکی پشت ئەوەکو چی سەڵی چی سەڵە چیە ڕاست ئەوەکو کارجی دەچێت ئەتوا بۆ سێ ڕسمی شێمەش بگرین کاکە زۆر جوانە گەشتیارێکی زۆرن ها بەڵێ ینی ئەمە لە ساڵێدا 20% گەشتیار دێنە ئێرە 20% خارجی بەڵێ 80%شی ئێرانی ئێرانەکانیش کە هەموو نەری تێکەیە لە ئێرانە زۆر جوانە من بەڕاستی بەپی زانیاری خۆم ئێمە هاتین بۆ پارێزگای کوردستان و لێ ئێرانێکی زۆرمان بینی ئەمە لە پشوەکانیانە جنوبیەکانیان بۆ شیمال و شیمالەکانیش بەرەو جنوب بڕۆن ئیتر هینێکیان هەیە مەسان خۆشەویستێکیان بۆ وڵاتەکەیان هەیە و ئیتر خۆشببختانە ئێستای دێنە کوردستانە و جاران کەمە هاتن وەنیە وڵاجا زۆری ئەلحانەکانی ئەلحەمدولله ڕۆژی جمعانە ئەمە دێرەدا هاوینان ڕۆژێت تا 2500 نەفەری دەنێری نەخوارێ باڵە 2500 بەڵام ئەوەی کە لە جنوبی ئێرانی ڕادێن کە لە بوشێر و ماشەی توتی فەرەنجیە بڵێ لە جنوبی ئێرانی ڕادێن هاوینان ئەوێ زۆر گەرمە دەرگەڕێتە 50 دەرەجە 6 دەرەجە وەلی ئێرە فێنکە کە دەبێتە ئەو منتەقەی ئێمە منتەقەی مەهاباتێ ئێرە هەوایەکی فێنک و خۆشی هەیە زۆربەی هاوینان دێنە ئێرە ئەوانەش لاقی فیلین و شێوەی لاقی فیلی دەدا نێو ئاوەکەش زەروی لە جەنی تێدا کاک نارۆ زەروشتی ماسی شتی تێدانێ فقط ئەو زەروی تێدایە ئەوی کە بۆ ئەو شتەکەی چی پێڵێن ئەوەی خێنی دەمژێ ناو فەرق دەکات نەوعەکەیەوی فەرق دەکات نەوعی ئەوانە ئەو جیقنە کۆتر و جیقنە شەمشەمە شۆرە و شتێک کە تێی دەکەوێ ئەوە ئیسفادە لەوی دەکات ئەرێوەڵە جاو بۆ تەسوی ئاوەکەی ئەو وانەکانە ئەو زەرو لە جێنانە یەکجار زۆر باشە یعنی ناڵە ئاوەکە ڕۆڵی فیلتەرە بینێ ئەرێوەڵا ڕۆڵی فیلتەرە بینێ ئەوەش کۆترەکانە بەڵەوەش کۆترەکانن هێلکان هەیە جوچکان هەیە لە هەموو لەو قەراغانەوە هێلکان کردو بەس من لام سێرە کام کۆترانە نییە 24 ساعت لەم تاریکیە بیانێ بژین ئەوانە فەقیرە بڕقەکان دەکوژێنینەوە دەمێننەوە کە بەرقیشە کوژێتەوە ساعت چەند بەرقە کوژێتەوە ئەوانە ئەمە لە ساعت 8 بەیانەوە بڕقەکەی هەڵدەکەین بەڵە تاوەکوونیە ساعت 6 ئێوارێ ئەوەش وەک کێشوەترێ دێت یان ها دوودا بۆتەوە کاک نارۆ بەڵێ ڕاستەکەی ئەڵەیە شوترێ وایە شێوەیە شوترێ دەدا تا نازانم پێ ڕەشەی سەردەشتێ یا شار باشێڕە زۆر جوان جودا بۆتەوە کە ئاوە چاوی لێ دەکەێت ئەوە ئەلێرە ئەمە کۆتایەکەیەتی مەسیری ئاوەکەی زۆر چاکسی گەشتێکی خۆش زۆر سپاس ئازێتی کێشازانی ناوەڵای اختیار پێم خۆشە ئەتۆ لێرە وانێ چێ بکەی جا ئەگەر شۆنە زۆر خۆشە ئەگەر پێت خۆشە ئارام بە لەمەکەی لێ خوڕین تون بە لەمەکەی لێ خوڕین ئیتر ئەگەڕێنەوە ئەوەی ویسمان بەڕاستی تۆمارمان کرد وتمان ئیتر ئەمەش لە ڕێی بەرنامەی GPS-ەوە ماوەیەکی کە گەشتیارێکی زۆرتر لە کوردستانی باشووریشەوە دەگەنە ئێرە و یارە بەرنامەکە بەرنامەی GPS سا خۆشببختانە بەرنامەیەکی کوردستانیە لە ڕۆژهەڵات زۆری بینن من ئەم دو ڕۆژە کە لە مەهاباد بووم خەڵکێکی زۆر بەڕاستی ئەگەیان لە بەرنامەکەیە ساڵی پاریش لە پارێزگای کوردستان سنە و بانە و ئەمانە بەرنامەکەمان کرد لەوێش هەر بەڕاستی خەڵکێکی زۆر ئاگاداری بەرنامەکەن ئەمای تر مای خۆشحاڵی ئێمەش
وڵای جامەش زۆر خۆشحاڵین زۆر سپاس بەختەوەرین کە جەنابتان هاتوونێرە و سەردانی ئەو ئەشکەوتە و کردووە ئینشەڵڵا کە ئەو ئەشکەوتە بێتە مای ئەوەی گەشتیارێکی زۆر لە تەواوی دنیا ڕابێن سەردانی بکەن کە لە نزیکەوە بیبینن بەڵێ بەڕاستی هاوینان ئێرە زۆر خۆشە کاک ناڕۆ تو دەبینی دەریا گەرمایکی زۆرە بەڵێ بەڵێ کە هاتی ئێرە سەرمات دەبێت ڕاستەکەیت ڕاستەکەیت بەڵام دستانە نەتو کۆتت دەبەردا کە هاتی ئێرە گەرمات دەبێت تەوێت کۆتەکە داکەنی لە سستانی شەهر خەڵک حەزیان لەناو بەلەمەکەی و ناو ئاوەکەی وەڵا ئێرە یا کەمتر 12 مانگە ئێرە دایرە تەحتیلی نیە هەر وەختێکی هەر گەشتیارێک کە بێت ئێرە ئەمە لە سەعات 8 بەیانیەوە 8 دەست پێ دەکەین تا 6 ئێوارە کارمەندەکانی کە لێرن هەمووی خەڵکی سەوڵان ئەوانەیە کە لێرە کارێ دەکەن هەموو خەڵکی و گوندن هیچی دیکەمان دەگەڵنیە ئەو گوندە کاکە یوسف چەند جەمعیەتێتی نفوسی چەنە 35 ماڵە 35 ماڵە ئایتر زیانێکرد هەر ئاوا ماوەتەوە وەڵی لەوە تا ئەو چاوی بژەوی گوندەکە چییە؟ ئەو ئەشکەوتەوە ڕێکەوتەوە لە ساڵی 79ەوە ئەو گوندەکە دروست بوو ئەو خەڵکانەی چوو بوون بۆ شاری زۆربەی گەڕاونەوە بۆ ئێرە وڵە یانی فەرقیە دەگەڵ ئەو دیهاتەی دی دیهاتەکانی کە دەبینی بەرەو چۆلبوون دەڕوە بەڵام ئێرە بەرەو ئاوەدانی دەڕوە ئەرەوەڵا الحەمدوللای نێوی پێشووی ئێرەش ئەرزم کردی ئێرە کونە کۆتر و کونە ماڵانیان پێ دەکوت بەڵام لە ساڵی 79ەوەکان گۆڕی بە نێو دیەکان کرد دی سەوڵان هەردێکە نایدی سەوڵان یاری زۆر ساردە لەبەر ناوە سەوڵان وڵای منتەقەیەکی ساردە ئەرە وڵای کڕێەوە باوبارانێکی بەگاڵتە نەوتراوە سەوڵ بەندانی سابلاخین هەم سەوڵانە دەبێت بڵێ هەر ئێرە بووە باڵێوانی خەڵکی گوندەکە سەرچاوی بژێویان چییە؟ وڵایەکەن یا میوەجاتۆمانیان زۆر باغات و ئەوانیان هەیە دوایەوەش بە کشت و کاڵش سەرگەرمن وەکو نۆک و گەنم و ئەوانە دەکەن ئەوەی کە وانێکشن مەسەلەن کابرازانی بێکارە دێتە ئێرە لە نێو ئەشکەوتەکە ئەوان کارێ دەکەن زۆربەی جوانەکانی ژەلحەمدوللا لێرە مەشغوڵن خەریکی قایەقوانی و سوزانم ئەو قایەقگرتن و خەریکی ئەوانە خەریکی ئیشکردنی نیو ئەشکەوتەکە خۆشبەختانە ئێرە زۆر چاکە هەر زۆر چاکە ئاوەدانی و دی زۆر باش هەر ئاوایان بێ کاکە یوسفیان مەمنونم خۆشەویستان لێرە کۆتاییمان بە بەرنمەکەمان هێنا بۆ شاری مەهاباد لەناو ئەشکەوتی سەهۆڵان بۆ هیوایی بەدڵتان بوو بێت و تا بەرنمەیەکی کە کاتێکی شات لەسەر بردی